من کۆمەڵی دادگەری کوردستانم خاوەن خەرمانی سەروەری داستانم شنەی شەماڵی گەرمیان و جێستانم ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم ڕەنجی خاکم. مێژووی زیندووی هیچ هێزێکی سیاسی کاریگەر بە تەنها بە مەرەکەبی سەرکاغەز نانووسرێتەوە، بەڵکو بە خوێن و ئارەقە و ڕۆحی سەرکێشی تێکۆشەرانە نەخشێنرێ کە تەلیسمی تەمومژ و تاریکی تێگەشکێنێ و ئەنگوست بۆ ئاسۆیەکی ڕوون بەرزەکاتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان وەگەوەیە بینرێ تەنها هێزێکی سیاسی سەرگۆڕەپانی کوردستان نییە، بەڵکو ڕەوتێکی ڕەسەنی فکری و جیهادیە کە لە ناو ئازار و مەینەتیەکانی ئەم نیشتیمانەوە سەری دەرهێناوە و سەرنجام بووە بە چرای ئومێد لە شەوی ئەنگوستە چاوی مێژوویەک کە پێوترێ خەباتی جورئەت و خوێن لە پێناو ئازادیەکی شکۆدارە. بۆ ئەوەی بەوردی ئەم تێکۆشانە ببینی و ببیستی پێویستە لەگەڵمانە ئامادە بیت و لاپەڕەکانی ئەم مێژووە تیراژدارە پێکەوە هەڵدەینەوە. قۆناغی مەتەرێزەکانی جوامێری و پاسەوانی ڕۆژانێک هەبوون جیاواز لەو ڕۆشنایەی ئەمڕۆ شەقامەکان وەگێستا پان و پۆڕ نەبوون. ڕۆژانی ڕێگا باریکەکان بە قەبرغەی نیشتیمانەوە ئەو ڕێیانەی هەموو پێیەک جورئەتی هەڵزنان و پێخوستی سەریانی نەبوو. شەوانێک هەبوون وەگێستا گڵۆپی دارتەلەکان هێزی ڕووناکێکی زەردەڵە و نەخۆشیان تێنەگەڕابوو. نیشتیمان بەرپەی خۆی نادی و محتاجی چرایەک بوو. هەموو دەستێک هێزی گرتنی ئەو چرایی نەبوو کە ڕۆشناییان بە ڕێگاکانی هات و نەهاتەدا. شارەکان وەگێستا لانەی ئارامی و ماڵی سەقامگیری نەبوون، تا هاواری نێرانەی کوردبوون و موسڵمان بوون وەک بۆنێکی یاساغ بە کوچە و کۆڵانەکانی ئەو شارانەدا بپرژێنی تاکو جورئەت بچێتە خانە خانەی شارنشینانەوە. سەردەمێک ترس و دوودڵی وەک خێوەت مێخەکانی لەسەر دڵی یەک بەیەکی ئەم نیشتیمانە چەقاندەبوو. ژیان بە دۆخێکا تێپەڕی دەبوو بە ئازاری برینی کارەساتەکانتەوە وەک بەورێکی بریندار لە بێشەڵانی ناچاریدا و بە دیار ناومێدیەوە بێدەنگ دابنیشی. ڕێک مەبەسمانە و کاتەیە وەی شومەی کوفر و بێباوەڕی لە بەرگی ستەمکارێکی دڵڕەقا لە شێوەی ژامارانە لە ڕۆحی لاوازی ئیماندارانی وڵاتەکەمان ئاڵابوو. ئێمە بژاردەی تەسلیم بوونمان ڕەت کردەوە و بە دەنگێکی بەرز هاوارمان کرد بەوەی ئێستا هەیە بە هیچ شێوەیەک ڕازی نابین، نەک هەر ڕازی نەبوون بەڵکو لە دژی دەوەستینەوە. ئەو کات من وەک ڕۆحێکی بریندار و پێشمەرگەیەکی گیان لەسەر لەپی دەست بە چەکی شانمەوە لە مەتەرێزەکانی جوامێریەوە زید دەمڕوانی و پاسەوانی شکۆی وڵاتمە کرد. لەگەڵ ئاەتەکانی قیتالە گوێم بە هەناسە تەنگەکانی نیشتیمانەوە ناو بە ئەسپایی پێمەوت وەک ئال و یاسر سەبر بگرە و لە ناو ئەم غوباری جیهادەدا دوژمن تەنها 52 ڕۆژێکی ماوە. من لەو سەردەمی ناچاریەدا لەو ساتی نیگا کوێرانەدا کە بەلای منارە و میحرابەکانی نیشتیماندا ڕەت دەبوون، من بە چاوەتیژەکانی جیهادەوە ئەم خاکەم دەرزی چن دەکرد و بە دوژمنانمەوت خەیاڵ پڵاوی نەکەن، یەک بز لەم نیشتیمانە جێی ئارامی ئێوە نییە. مێژووی تێکۆشانی من لەو سپێدە بێڕەنگانەوە دەستی پێکرد کە وەک منارەیەکی کەڵەگەت نوێژی جورئەتمە کرد و لە سەنگەری میحرابەوە ئێشکم لە شەرەفی نیشتیمان دەگرت. ئەوە بۆ من چرکاندنی یەکەم چەخماخەی ئەو شۆڕشە بوو کە عیشقی شەهیدی و ئازادی نیشتیمان خودانی بوون. لە ماڵی منەوە پۆلێک شەهید و زانا و سەرکردەی مەیدانی شەقە ژنیان کرد. ئەوان بەرگی دنیا بەبەریان تەنگ و کورت و کوێر بوو، ماڵی ئێرەیان بۆ زیندان بوو. بۆیە لە ئامێزی منەوە یەک و دوود و هەندێک جاریش بە پۆل پەروازیان کرد و ڕوو لە ئاسمان چوونە خزمەت خوای میهرەبان. ئەگەر چی ڕۆشتنی ئەوان بۆ من برینی کۆستێکی بێساڕێژ بوو، بەڵام چی بکەم، ئەوان ڕێگەی حەق و فی ڕەفیقی ئەعلایان هەڵبژارد. ئێوە پرسیوتانە شەهید بوون یانی چی؟ من هەر خۆم وەڵامە دەمەوە.
شەهادە دواتە بەخشینی ئەو خوێنەی کە خوا بە پیرۆسترین مەرەکەبی مێژووی ئیمان حسابی کردووە. هەر بۆیە ئەو هێزەی شەهیدی نەبێ مێژووشی نییە، ئەو هێزەی ڕیزەکانی شەهیدی تیانە بێ حەقی شانازیشی نییە. کۆمەڵی دادگەری لەسەر ڕێگەی ئەم ئیمانە و بۆ ئەم باوەڕە سەقامگیرە مێژووی خۆی بە خوێنی شەهیدەکانی ڕوسور کردووە. من کۆمەڵی دادگەریم و بە درێژایی کاروانی تێکۆشانم وەک کارێزێک بەردەوام خوێن لێمەوە جاریە بێ. برینەکانی جەستەم هەروە قوڵن و بەردەوام خوێن ڕێزی دەکەن. بەردەوام مێژووم هەرچی بازی بەرزەفڕ و هەڵۆی سەر لووتکەی مەردایەتیە لە حەساری شکۆی مناگلێن و بەردەوامی بەڕەسەنێتی مەدەن. هێزێک لە ژێر قورسترین فشارە نەک یەک هەنگاو لە مەبدەئەکانی پاشەکشەی نەکرد. هەر ئەمەش بوو خەنجەرێکی نامەردانە لەو کاتەدا لە پشتم هەڵچەقی و کاتێک فەرموو بۆ دانیشتنێکی دۆستانەیان لێکردم و بەڵام لە ڕێگەدا داویان بۆ نامە و سەرنجامیش سەرۆک و چەند هاوڕێیەکی بەناحەقی زیاتر لە 22 مانگیران. هەر لەو کاتەدا و غافڵگیرانە تەنها لە 24 کاتژمێرە زیاتر لە 600 ئەندام و کادریان بەدەستی بەسراوەوە لە ژووری زیندانێ کرد. بەو هیوایەی لە ناو گێژەڵوکەی ئەو نەهامەتیەدا مۆمی تەمەنی کۆمەڵ بۆ هەمیشە بکوژێتەوە، بەڵام وەک زڕەخەوێک هەرگیز نەهاتە دی. بۆیە ئێستا لێرەم وەک دار بە ڕوویەکی ڕەسەن لە قەتپاڵێکی ئەم نیشتیمانە ڕوام و بەڕێگێکی قوڵەوە لە بەردەم باهۆزی هەموو نەهامەتیەک ڕاوەستاوە. دار بە ڕووی تەمەنی من و باخی خۆزگەکانم بە خوێنی ئەو شەهیدانەتی نوێتی ئەشکێنێ کە بە درێژایی ئەم کاروانە لامەوە پەروازیان کردووە. قۆناغی هێزێکی مەدەنی نینۆکدار. نکۆڵی لەوە ناکەین، چەکەکانمان دانا و دەرگای خەباتی چەکداریمان داخست. ڕاستە ئەو چەکانی ڕۆژانێک بەشانمانەوە بوون، ئێستا لە عەمباری یادەوەریماندا هەڵگیراون، بەڵام ئەو غیرەت و جوامێریەی لە قوڵایی دڵماندا هەڵمان گرتووە نەدانرێ و نەپێشیشی پێگیرێ. ئەو خوێنەی بەدەماری غیرەتمانە دێتوە چێ هێشتا کەف و کوڵی گەرمیەکە. ئێمە پێشەوەی دەستمان چەک بناسێ و شانمان قورسایی ڕاستپاردەکانی تێکۆشان هەڵگرێ، غیرەتمان لە ناخمانە گەورە کرد. غیرەتێک کەستەمی هیچ سەردەمێک و جەبەڕوتی هیچ دەسەڵاتێک ڕامان ناگرێ. ئەوانەی دژایەتی چەکی شانمانیان کرد چەند نەزان بوون. ئەوان وا تێگەیشت بوون بەبێ چەگەتوانن ڕێگە لە گەشە و بەرەو پێشچوونمان بگرن. دەتوانن سووک و ئاسان پەرچی بەردەم سەرکەوتنەکانمان بن. چەند بێ ئاگا بوون ئەوان نەیانەزانی کە خەنجەری جوامێریمان هەموو کاتێک لەبەر پشتێنی شەرەفمەندی و ئیمانماندایە و هەردەمێنێ و دانانرێ و دانانرێ. من ئەمڕۆ هێزێکی مەدەنی ئاشتی خوازم، خۆم لە هەرچی شەڕ و هەرایە وەلاناوە، بەڵام دەیڵێمەوە چەکی شەهامەت و جوامێریم لە ناخمدا هەڵگرتووە. ئەو کاتەی ئاینەکە مەکەوێتە بەردەم وەی شومەی ناحەزان لێرەدا و لەناو ئەو دڵە جۆش سندووەم لورە دەکا و وەک گەردەلوول هەرچی پەرچی هەیە لای دەبا. ئەو کاتەی دەستی غەدر دەیەوێ لە پشتی ئەم نیشتیمانە هەڵبچەقێ، منە و هێزەم ڕقم وەک ئاگری نێڵە نێڵ دادەگیرسێ و دادەگیرسێ. منەوەتا دەستی سپیم پڕ کردووە لە پرۆژەی خزمەت، لێوان لێوم کردووە لە حورمەت. بە هەر لایەکی نیشتیمان ئاچم پارچەیەک لە ئاوەدانی دانێم و کاگەڕێمەوە سەیری سەوزی نیشتیمانەکەم و لای خۆمەوە شاگەشکەی خۆشحاڵیە بم. ئۆ خەڵکینە باش گوێ بگرن، ئەو کاتێک کابوسی خەم لەسەر دڵی ئەم خاکە ڕەویەوە من چەکم ڕادەستی مێژوو کرد و لە یادەوەری خۆمە عەمبارم کرد، چونکە چەکی من نەک هەر لوولەکەی لەسەر دڵی دوژمن و قۆناغی بەشانی نیشتیمانەوە بوو. هەرەو کاتەش وەکو ئێستا ڕۆحم وەک سێبەرێکی ئارام بەسەرسەری ئەم نیشتیمانەوە وەساو. بە هێمنی دەستی خزمەت و بنیادنانم لە کەمەری ئاوەدانی وەرێناو، هێمنیم بۆ ئەم خەڵک و بۆ ئەم وڵاتاوێ. لە خزمەت و ئاوەدانیش هەر پێشەنگم، لە هەر کوێیەکی ئەم وڵاتە بم، لەسەر کورسی دەوڵەتداری یان لە دەرەوەی دەسەڵاتی حکومداری، لە کوێرەدەیەکی سەرسنوور بم یان شارێکی گەورەی ئەم نیشتیمانە، زەین و هۆشم لای ئاوەدانی وڵاتە و ئاسوودەیم بۆ خەڵکەوێ. من بەدەیان دەست و سەدان پەنجەی میهرەبانیەوە بەخشم،
دەستی سۆز مەگاتە سەری سەدانی بێناس بوومە گۆچانی ئەو پیرانەی جگە لەخوا هیچ کەسێکی دیکە شک نابن. من بووم ئەو نەخۆشە ناومێدانم لە ماڵە تاریکەکان هێنایە دەرێ و بە کورسیەکی بزۆکەوە پێم وتن بڕۆن و سەیری جوانی خۆر بکەن. نیگای پەروەردەیی من بوو بە پەرۆشیەکی گەورە تا نەهێڵم مێربناڵانی وڵاتەکەم ڕێگای ڕۆشناییان لێون ببێ و کۆڵان قوتیان بدا و کافتریا و نێرگەلەخانەکان بە فەرم و بیان بە نەژوورەوە بە دەروونێکی ئالوودە و جەستەیەکی نەخۆش و دەروونێکی شەڕانگێزەوە بیان نێرنەوە بۆ خێزانەکانیان. من لەناو ئەم هەموو ململانێ سیاسیەدا لەناو گەرداوی ڕووداوەکانە خەیاڵم هەر لای شکۆی خێزانە و هێندەی بۆم کرابێ پەروەردەیەکی جوان و زۆرێک لە نەوجوان و گەنجانم فەرمووی ماڵی سکوونەتی قورئان و فەرمودەکانی پێشەوا کردووە. چەند تاجی شکۆم خستووەتە سەر سەری شۆڕەکاچان تا بە ئاسوودەیی و سەری بەرزەوە لەم سەر بۆ ئەو سەری دنیا بچون و لە خۆیان و ڕەوشی بەرزیان دڵنیابن. ئەزانی چەند لە مێژە من هاوڕێی قوتابیانم و لە یەکەم قۆناغی بنەڕەتیەوە ئاڕاستەیان بۆ تەمەراقێکی گەورەم دەستم گرتوون تا لە زانکۆ و بە ئاواتە لە مێژینەکەی خۆیان بگەن. ئەزانن سەرمایی خۆمم خستە خزمەت دامەزراوەیەکی میدیایی تا کوشکۆی منارەکان و جوانی میحرابەکان چیدی لە غەریبیدا نەمێننەوە بۆ ئەوەی خێزانی کوردی شاشەیەکی سەلامەتی هەبێ و چیدی ئەوانی تر سەرگەردانی نەکەن. لەکوێوە بۆ کوێ؟ بەڕێزان، ئەیەوانی ئێستا لەم هۆڵەدا دانیشتون دەزانن کۆمەڵ واتە تێکۆشانی ئێوە، واتە تەمەن و جوانی ئێوە. لێرەوە لە ئاوێنەی ڕوونی مێژووی کۆمەڵەوە سەیری ڕابردووی خۆتان بکەن. ئەو کاتەی یەک بە یەکتان لە هەڕەتی لاوێتی خۆتان نابوون، لەسەر لووتکەی بیر و باوەڕی خۆتان نابوون. کۆمەڵ مەلۆتکەیەکی ساوا بوو لە بێشکەی قەناعەتی ئێوەدا. ئای چەند چەون و خونیتان کرد، ئای چەند دڵۆپە خوێنی ئازیزانتان بۆ ڕژ. کێ لە ئێوە هەبوو ئێواران بە جەستەیەکی ماندووی بارگاوی بە ئازار و ناڕەحەتی نەچێتەوە بۆ ناو ماڵە سادە و سەحابی ئاساکانتان و سەیری سیمای مناڵە بێنازەکانتان نەکەن کە نیوەی ژیانیان بە بێباوکی تێپەڕاند. ئەو کاتە گیرفانی جلە ئارەقاویەکانتان وەک بەختی نیشتیمان چۆڵ بوو، بەڵام دڵ و قەناعەتتان بە سەروەتی ئیمان زۆر دەوڵەمەند بوو. منەزانم مێژووی ئەم کاروانە تا هەتایە قەرزاری خانەوادەی شەهیدانە، قەرزاری زانایان و سەرکردە دەست بە دەست نوێژەکانە، قەرزاری ڕیشی سپی و جەستەی لاوازی ئێوەیە. دەزانم مێژوو قەرزاری غیرەت و جوامێری ئێوەیە. ئەزانم ئەو کاتەی دەرگای دنیا بەڕووی کۆمەڵەکەی ئێوە و خۆشتانە داخرا بوو ئێوە بوون بەورەیەکی بەرزەوە وتان جا دەرگای دنیا چییە؟ دەرگای خوا هەمیشە کراوەیە. لەو ڕۆژە سەخت و تاریکەدا نەتان هێش کۆمەڵ بکەوێ. بەڵێ ئێوە بوون بۆ شەوی دەیجووری ئەو هەموو ستەمکاریە چرای ڕۆشنی بەرپەی هەمومان بوون کە سەیری عیزەتی ئێوەمانە کرد پڕە بووین لە ئازایەتی کە ئێوەمانە بینی بێ هەدادان ئەمسەر و ئەوسەری نیشتیمانتانە کرد بێکەسیمان ئاوەدانی تێگەڕا و سفرەی نەبوونیمان پڕە بوو لە ڕزق و ڕۆزی. خۆشەویستان، تکایە مەهێڵن تۆزی غەریبی لەسەر و سیمای کۆمەڵەکەتان بنیشێ. آخر پێشتر نەتانێشتووە مەهێڵن بێکەسی وەک بایەقوش ڕوو لە ماڵی ئەم کاروانە بکە چونکە ئێوە لە تەنگانەدا نەتان هێشت. آخر داواکاریم هەر ئەوەیە، ئەی ڕیش سپیە نورانیەکان، زانایان و مامۆستایانی عەمامەسپی، ئەی خوشکانی بە حیشمەت، گەنجە خوێنگەرمەکان، خۆتان ئاسا وەک ڕابردوو قۆڵی مەردانەی لێ هەڵکەن، بەردەوام بن، سارد مەبنەوە، خەوی غەفڵەت داتان نەگرێ تا کاروانتان بە مەنزڵە گەێنن.